ئازیزانمان لە تەوری دۆمی بەرنامەکەماندا لەگەڵتان بەردەوام دەبین باس لە بابەتێکی دیکە دەکەین. لە وەرزی گەرمادا ئەگەرێکی زۆر هەیە بۆ بڵاوبوونەوەی نەخۆشیەکان بەتایبەت لە ڕێگەی خواردن و خواردنەوەکانەوە. جا سەلامەتی خۆراکێک لەو بابەتانەیە کە لە وەرزی گەرمادا زیاتر پێویستە گرنگی پێ بدرێت هەر لە پاراستنی خۆراکان هەر لە کڕینی خۆراکە لە ناو بازاڕەکان و لە دەستگێڕەکانەوە هەتاوەکو ئەوەی کە دەکوڵێندرێت و حاز دەکرێت و دەبرێتە بەردەم خێزانەکەت و دەیخۆن. جا بزانین سەلامەتی خۆراک خۆی لە چیا دەبینێتەوە و پێویستە لەم وەرزەدا بەتایبەتر ئێمە چۆن سەلامەتی خۆراکانمان پارێزین و پێویستە چه هەنگاوێک بگرینە بەر و بەتایبەتر ئێمە بچ نیشانەیەکدا دەرئەکەوێت کە ئەم خۆراکە سەلامەتە و ئێمە بیکڕین و خێزانەکەمان دایبنێن لەسەر سفرەکانمان. و بزانین ئایا جیاوازی نێوان سەلامەتی خۆراکێکی لە قوتونرا و خۆراکێکی تازە لە چیدایە، وەروەها پێویستە چۆن خۆراکە زیادەکان لەم وەرزەدا هەڵبگیرێن و چەند جار گەرم بکرێنەوە کەمە بابەتێکی زۆر گرنگە کاکدانیان. جاری وا هەیە خێزانێک چەند جارێک خۆراکەکی گەرم ئەکاتەوە بێ ئاگا لەوەی کە چ زیانێکی تەندروستی بە خۆی و خێزانەکەی دەگەێنە. ئەو خواردانەی لە قوتونراون و خۆر ڕاستە خۆ لەیانەیە یاخ ئەو ئاوی دەبە و پەرداخانشکان بخۆی حتما میوانەکەمان باسی دەکات. بەڵێ گفتوگۆ دەکەین لەسەرم بابەتە سەرنجی زیاتر دەخێنە ڕۆم با میوانداری دکتۆر کامەران قەرەداغی مامۆستای زانکۆ و پسپۆری سەلامەتی خۆراک لە ستۆدیۆ لەگەڵماندا. بانی هەموو لایەک باش و بینەرەزیزیش. کاک دکتۆر با سەرتا بزانین سەلامەتی خۆراک چییە و ئایا سەلامەتی خۆراک خۆی لە چەند بەش و هەنگاودا ئەبینێتەوە؟ بەڵێ ئێمە کە باسی سەلامەتی خۆراکەکەین مەبەستمان لەوەیە کە بریتی لە ئامادەکردنی خۆراکێک بە شێوەیە کە چەند شتێکی زیانبەخشی تیانە بێت. لەو بابەتانەش بریتی ئەەکەمان بە دەرەجەیەک میکرۆبە کە نابێت پێکاتی ئەو خۆراکە میکرۆبی تا بێ یان مەوادی کیمیاوی. ئەمانە بریتە لە سەلامەتی خۆراک ئەوە بە شێوەیەک بێت نەبێتە هۆی ئەوەی کە زیان بە تەندروستی هاوڵاتی بگەێنێت. ئەمە وەکو پێناسی سەلامەتی خۆراک. تا گوشتیاری هەبێت لە سەلامەتی خۆراکات چونکە ئێمە زۆرێک لە پزیشکەکان لێرە میوانداریانەکەین بەشێک لە نەخۆشیەکان پەیوەندی بە خۆراکە و بە خراببوونی خۆراکەوە هەیە کە ئێمە لەوانەیە بێ ئاگا بیخوێنیان خودت خۆراکێکە ئەکسپایر بوو و بەسەرچووە و یان خۆرێکی زۆر لێیاوە ئەمە تا چەند گرنگە ئەمە وشاریمانە بێت وە ئاگاداری تاریخی خواردنەکان بین ئاگاداری ئەوی بزانانی ئایا بەرخۆرەوە بۆ بەرخۆرەوە نەبووە. بەڵێ کە باسی وشاری تەندروستی ئەەکەین ئەمەیەکێکە لە هەرە بابەتە گرنگەکان کە پێویستە کۆمەلگا بەردەوام وشاری تەندروستی هەبێ بە تایبەتی لەسەر خۆراک بۆ لە بەرەوەی خۆراک ئێمە ینی بابەتێکە ناتوانین وازی لێ بێنین. وشاری تەندروستیش تەنها یەک کەسولایەن ناگرێتەوە. تابان ئەم وشار تەندروستیە هەر لە ئەو جوتیاری کە لە کێڵگەکەەوە خواردنەکە ئامادەکە بڵێن بەرئەمی ئەهێنێت هەتا ئەو خواردنەکەیێتە سەر مێزەکانمان یعنی تابان کە پێوترێ from farm to table یعنی کەواتە ئەبێ ئەم وشاریە لە جوتیارەکەەوە دەست پێ بکە هەتا کوێ هەتا ئەو خواردنی کە سەر مێزەکەمان تابان کە باسی جوتیار ئەەکەین جوتیارەکە چۆن زانیاری هەبێ ئەبێ ئەو موادە کیمیانی کە بەکاری ئەهێنێت لە بەهێزکردنی خاکەکە ئەبێ هەڕەمەکیانە بەکاری نهێنێت. چۆن یانێ بە شارەزایەکی هەبێ بۆ نمونە چەند کۆمەڵک مادەمانەیە وەکو مادەی نایترایت کە ئەمە مادەیە کە خۆی هەر بە سروشتی لە چیا هەیە لە خاکە هەیە لە هەوا هەیە لە ئاوا هەیە بەڵام جوتیارێت چیە کات ئەم مادەیە ئەهێنێت ئیکاتە ناو خاکەکەەوە بۆی بەرهەمەکەی چی بێت هەم بەپیت بێ هەم ڕێژەکەی زیاد بێ و هەم جوانیش بێ. ئەمە ئەبێ بە ڕێژەیەکی دیاریکرااو کە ڕێکخراوە جیهانەکان دیاریان کرۆ نابێت لەو ڕێژێ زیاتر بێ ئەم جوتیارە ئەبێ بخاتە ئەو خاکەەوە بۆی بەرهەمەکەی چی بێ بەرهەمەکەی زۆر بێ ئەمانەکەواتە جوتیار ئەبێ گرنگی باوە بۆی کە ئەو بەرهەمەی کە بەرهەمی ئەهێنێت ئەو خواردنە بە شێوازێک بەتەمان کاڵین بەرهەمەکە ئایا بەرهەمەکە ڕۆکی بێت یان بەرهەمەکە ئاژەڵی بێت لەوانەیە شیرەمەنی بێت لەوانەیە گۆشت بێت ئەم یا پەلەوەر بێت ئەمە پێویستی بە سەلامەتی خۆراکەیە. بەڵێ ناڵێم ئەبێت لە شوێنی بەرهەمێنانی بەرهەمە خۆراکەکە کە جوتیارەکە و کێڵگەکەیە لێرەوە بێ و شوارەکە دەست پێ بکە ئێتر ئایا وەکوتمان بەرهەمەکە ڕۆکیە یان ئاژەڵیە یان پەلەوەریە. ئەمە یەک دووەم کە لە کاتی گواستنەوە بۆ نمونە جوتیارێک بەرهەمێکی شیری هەیە ئەبێت ئەو شێوازەی کە ئەگوازرێتەوە بۆ مارکێتەکانیا بۆ ناو بازار
ئەبێ لە شوێنێک هەبێ کە پلەی گەرمی کە دوای باسیەکەین پلەی گەرمی چەند کاریگەری هەیە لەسەر خۆراک ئەبێ بە شێوازێک بێ بە ڕادی تایبەتی بە ئۆتۆمبیلی تایبەتی کە بەڕادی هەبێ بیگوازینەوە بۆ ناو بازار یا بۆ کارەکان کە بیکا بە ماست و ئەو بابەتانە بابەتەکانی شیرەمەنی جگە لەوە هۆشیاری تەندروستی ئەبێ کێ هەیبێت ئەو مارکێتیان ئەو بازاڕی کە تیا ئەفرۆشێت یعنی تۆ بۆ نمونە چینە مارکێتێکەوە لەگەڵ ڕێزمانە ینی وشاری تەندروستی هەندێکیان وشاری تەندروستی ئەو نییە کە بۆ نمونە دەبەیەکی ئاوی داناوە دەبەیەکی ئاوی بەڕادەتەوە توێ بیکڕی ئەڵێ لە دەرەوە بۆ داتناوە ئەڵێ خۆ مامۆستایان دکتۆر خۆ هەتاو لێی نایەت بەشەرتێ لەسەر دەبەکە هەر خۆی نووسراوە ئەڵێ ئەم دەبەی ئاوە ئەبێ لە شوێنێکی فێنوکا بێت و هەتاوی ڕاستەخۆ لێی نایەت یعنی ئەوە گەرمە خۆتان نەزانن زاپلەی گەرمی لە نزیکی 45 تەنانەت دەگەل لە شوێنەکەش سێبەر بێ هەر کاریگەری بێم گەرمە بەڵێ ینی بەردەم نابێت لە بەردەم مارکێتەکە دابنێت ینی بەڕاستی کارەساتەکە ئەلێرا ینی من دوێنێ خۆم چوومە مارکێتێکەوە بەڕاداوەکان دانرابوون وەکو چۆنی خەریب بوو ئەکوڵا ینی هەڵمەکەی هاتبۆ سەرەوە بڵقی کردبوو ینی کە پێم وتی خۆ سێبەرە بەردەم مارکێتەکەی نە ئەبێت لە ناو شوێنێکی فێنکە بێ پلاستەکەی کاتە مارکێتەکانیش ئەرکێکی زۆریان لەسەرەکە چی بکەن ئەو ڕۆژمری و ئەو تەندروستیان هەبێت جگە لە مارکێتەکان نێتە سەر ماڵەوە هەتا لە ماڵیشەوە یان لە چێشتخانەکان کە خواردنەکە ئامادەکرێت ئەمەشە بێ ڕۆشنبیری تەندروستی هەبێت لەسەر چی بۆ نمونە ئەو خۆراکە ئەبێ لە شوێنێک هەبێت کە پلەی گەرمەکەی گونجاو بێت یعنی تۆ لە چێشتخانەکانە خواردن دائەندێت یان ئامادە ئەکرێت جاری واز 2 ساعت زیاتر چیەکرێ ئەو خواردنە دائەنرێت لەو شوێنە لە ژوورەکە لە مەتبەخەکە ئەمە کۆمەڵ کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە کۆمەڵێک بەکتریا ئەگەل ناو خواردنا هەبێت گەشە ئەکا زیا ئەکا هەنێک خواردنمان هەیە یعنی بەکتریا تیا بێت زوو گەشە ئەکا بۆچی چونکم ئێمە کە باسی پلەی گەرمی ئەەکەین ئەبێت زۆر ئاگاداری پلەی گەرمی بین بە تایبەتی لە کەشی وەرزی هاوینە پلەی گەرمی بەرز دەبێتەوە نابێت خواردن کە دائەنین لە مەتبەخە یان لە چێشتخانەکانە یان لە ماڵەوە لە 2 سعات زیاتر خواردن نابێت دابنرێت کاتە ڕۆشنبیرەکە وتمان لەسەر جوتیارە لەسەر ئەو شێوازەی کە ئەگوازرێتەوە لەسەر ئەو بەڕێزانەیە کە لە مارکێتەکانە ئەیفرۆشن لە وەکەگێتە ماڵیشەوە لەسەر خانمانە لەوانەیە کە تعامل بە خواردنەکە ئەکەن و بەکاری هێن بەڕاستێکتۆر کاریگەرێکی خراپی تەندروستی دروستەکە ئەمەی کە باست کرد بە وردی خۆت لە لەم ئاوە لەم خواردنە لە ماڵەوە بێ لە مارکێتەکاندا ینی ئەم پلاستیکە لەگەڵ ئەم ئاوایە کالێکەکە کاریگەری خراپەکانی چیە بێت طبعا ئەم دەبانەی کە ئێمە بەکارهێنین بەگەر باسی ئاو بکەین ئەگەر ئەم مادەیە تەبان ئەبێ لەژێر چاودێری تەندروستی بێت ینی تۆ ئەو کارگەیە کێت تەبەن ئەم دەبانە مادەی پلاستیکێکرێ بە دەبە ئەبێ ئەم مادەن لەژێر چاودێری تەندروستی بێت بۆ نمە ڕقەمێکی لەسەر هەموو مادەی پلاستیکی مسەلەسێکی تیا 1 2 3 4 5 تا 7 کۆمەڵێک ڕقەمان هەیە ئەمەم ڕقەمانە ئەبێ لایەن تەندروستی و چاودێری بەردەوامیان هەبێت لەسەری کە بزان ئایا ئەو مادەیە ئەوەیە کە ئەگونجێت ئەمەیەک دووهەم ئەگەر بێت و مادەکە گونجاو بوو بۆ ئەوی پلاستیکی دەبەکەی لێ دروست بکرێت ئەو ئاوەی کە تێئەکرێت ئەبێت تۆ بە شێوازە تەندروستیەکە زانستیەکە تاقیم بکرێت یعنی چەند ڕێگەیەکمانێ بۆ تاقیمکردنی ئاو بۆ مادەی ئۆزۆن بەکارهێنی فلتەرێشنی بۆ ئەەکەیت بە چەند فلتەرشینەکە لە پرۆسسێکە ئەڕات بناو کارگەکە ئەخیشت ئۆزۆنی بۆ بەکارهێنێت ئەم مادە ئۆزۆنە بەپێی هەموو توێژینەوە زانستەکان بەپێی هەموو ڕێکخراوە جیهانەکان ئەبێت تا 72 ساعت ئەو کەسە ئەو هاوڵاتیە ئەو ئاوە بەکار نێنێکە و ئۆزۆنێکیایە ئۆزۆنەکەی بە بەکارهێناوە لە ئاوەکە بۆ تەحمیمکردن بۆ چونکم ئەبێتەوەی دروستبوونی شێرپەنجە لە هاوڵاتیە لەبەرەوە ئەبێت تا 72 ساعت ئەو دەبانی کە ئاوێن تێکراوە نەهێنرێتە بازاڕەوە بفرۆشێت لێرە ئەبێ هاوڵاتی چۆنی بزانێت بێ سەیری تاریخەکەی بکە ئەگەر 72 ساعتی بەسەرانە ڕۆشتە بوو بەکاری نهێنێ ئەمە یەک خاڵی دووەم چییە؟ ئەبێت ئەو دەبێت لە وەکوتمان لەو شوێنە کە ئەفرۆشێت لە شوێنێکی فێنکا بێت لە ناو مارکێتەکە بێت لە ناو دەروی مارکێتەکە نەبێت و ڕاستەخۆش هەتاو لێنیال بەڕاستەکەی چونمانێ مارکێتمانەیە شوشێکی گەورەی هەیە ڕاستە دیوی ناوە فێنکە بەڵام سێکی هەتاوکە چیەکە ڕاستەخۆ لێیە لەبەرەوە ئەبێت ئەو دەبانە بەو شێوە ئەگەر بەکاری بێنی تەندروستە بەڕاستیەکەی بەو شێوەیە ینی ئاوەکە زۆر لە دەبەکان نەما بێتەوە بەڵام تۆ ئەگەر دەبەیەک بێنی ئاوەکەی تیابێ و 4 مانگ 3 مانگ 6 مانگی بەسەرات تێپەڕی بێت ئەمە بەڕاستی تەندروست نییە
لەبەرەوە بێ بە کاتەکەی ئاگادار بیت و ئەو تاریخی کە لێ نووسراوە. باشە کاک دکتۆر لەم وەرزەدا چ خواردنێک زیاتر سەلامەتی تەندروستی تیا مەوجودە و ئەگەر خواردنێکیشمان هێنایە بۆ ماڵەوە ئێمە چۆن تەعامل لەگەڵا بکەین بۆ ئەوەی بە سەلامەتی بیخێنە سەر سفرەکانمان. بەڵێ کێمە کە باسی خواردنەکەین تامان ئەبێت زیاتر باسی خواردنی فرێشکەین بەڕاستەکە هەتا ئەتوانین دوورکەوینەوە لەو خواردنانەی کە لە پێوتە خواردنە لە قوتونراوەکان. ئەم خواردنانە بۆچی مەترسیان هەیە لەگەڵ بەراورد بە فرێشکان لەبەرەوەی کاتێک ئەکرێتە ناو ئەم قوتووەوە بۆ ئەوەی ماوەیەکی زیاتر بمێنێتەوە هاوڵاتی بەکاری بێنێن چیەکەن کۆمەڵێک مادەی کیمیاوی تێ ئەەکەن کە مەترسی هەیە وەکو نایترێت ئەنجۆمە کە ئەکرێتە ئەو خواردنانەی کە گۆشت و بابەتەکانی گۆشتن هەم تامیشی ئااتێ هەم وایلەکان ماوەکی زۆر بمێنێتەوە ئەمە یەک لەبەرەوە ئەبێت و ئاگاداری ئەو مادە دوورکەوێتەوە هەتا ئەتوانین لە خواردنی لە قوتونراو وەکوتمان کۆمەڵێک مادەی کیمیایی زۆر مەترسیداری تایە بەبەرامبەر ئەمە ئەبێت تۆ ئەو خواردانەی کە ئەیکڕیت زیاتر تەرکیزکە سەر خواردنی فرێش وە بە شێوەیەک بیکڕی کە نەمێنێتەوە لە ماڵە بەڕاستەکە یعنی ئێمە لەگەڵ ڕێزمانە ئێمە هاوڵاتی ئێمە کە شتەکڕێت ڕێژەیەکی زۆر لە خواردن ئەکرێت و ئەیباتەوە ماڵەوە دایەنێ ئەمە لەوانەیە بۆ نمونە سەوزەواتت ئایا تەماتێ ئایا بابەتەکانی ترە لەوانەیە کە ڕوولی بە تۆ نایبینیت لەبەرەوە ئەمە خراپە لەبەرەوە ئەو ڕێژەی کە تۆ ئەتەوێت ئەبێ ئەوە بکڕی کە لەو ڕۆژا بەکاری بێنی بە تایبەتی بەرهەمەکانی شیرەمەنی لەگەڵ گۆشتە گۆشت یعنی ئەمە تۆ پێویست ناکە کەسێک بێت 3 کیلۆ گۆشت بکڕێ بڵێ من ئەمەوێت ماوەی هەفتەیەکا بەکاری بێنم 2 کیلۆ بخاتە ناو فرێزەرەوە هیچ پێویست ناکە لەبەرەوەی خۆتانزانن کەم ینی ئەو ڕێژەیە کە خۆت ئەتەوێت لەو ڕۆژا بەکارێنی باشترە ئەو نە ئەگەر بەکاریشت نابوو بۆ نمونە بەشی هەفتەیە یان مانگێک یان 2 هەفتە ینی ئەو لە زیاتر نەڕووی بووی من کە خەڵکە ناسم ئەڵێ 3 مانگە گۆشتم کڕیوە لە فرێزەرە ئەمە هەم بەهای خۆراکێکی نامێنێت هەم جاری وایە تۆ بە ڕێژەیەک دەری ئەهێنیت بۆ 2 کیلۆت فرێز کردووە دەری ئەهێنی بۆی بیتوێنیتەوە کیلۆیەک دەبێت چی ئەیتوێنیتەوە بە ڕێگەیەکی ناتەندروست بەشێکی جاریتە هەڵەگریتەوە ئەمە لێرە زۆر زۆر کێشی تەندروستی دروستەکە بەڕاستەکەی دکتۆر باس لە گۆشت کرد بەداخ ئێستا لە نێو شەقامەکاندا ئەیبینین هاچەندە زۆر باشە کە کەم بووەتەوە بەڵام هەر دیارە بە نرخێکی زۆر هەرزانتر ئەیفرۆشن بە هیچ ڕێنمایەکی تەندروستی تا چەند گرنگە خەڵکی ئاگاداری ئەم جۆرە گۆشتانە بێت خۆی لێ بە دوور بگرێت ئێمە باسی خۆراکی وتمان باسی پلەی گەرمیەکەینە دوایە ئەو خۆراکانی کە لە دەرەوەدا ئەنێت لە پلەی گەرمیەکەی گونجاو نییە ئێمە سیستەمێکمان هەیە پێوتێت دەنجەر زۆن دەنجەر زۆنی ئەنچی ئەنی ناوچەی مەترسیدار بۆ پلەی گەرمی خۆراک ئەم ناوچەی مەترسیدارە چیە بۆ پلەی گەرمی خۆراک لە 5ەوە لە پلەی سەدی 5ەوە بۆ چەنە بۆ 6 نابێت بە هیچ شێوەیەک ئەبێ هاوڵاتی خاوەن کارگەکان خاوەن چێشتخانەکان خانمەکان لە ماڵەوە ئەبێ ئەم ڕاستیە بزانن خۆراک نابێت لە 2 سعات زیاتر هەموو جۆرەکانی خۆراک لە بینی 5 بۆ 6 بێت لە 2 سعات زیاتر لە 2 سعات زیاتر تێپەڕی ئەبێت تۆیە ئەگەر پێویستی کرد ببیخیتە ساردکەرەوە خوارد 4 تا 0 یانە ببخیتە فرێزەرەوە ئەو خواردنەی بەڕدیشتان کە باسیەکەن لەسەر شەقامەکان و بەتابەتی گۆشت بەڕاستەکەی کە ئەیبینیت بە ناتەندروستی ئەفرۆشێت ئەمە زۆر مەترسیدارە ئەبێ هاوڵاتی ڕۆشنبیری ئەوەی هەبێ کە ئەو خواردنانە بە هیچ شێوەیەک نەکڕێت بۆ ئەبێت بەتابەتی گۆشت ئەبێت لە بەڕادا دابندێت و ئەبێت داپۆشاو بێت کۆمەڵێک بەکتریامان هەیە وەکو باسمان کرد میکرۆب کە بێت هۆی نەخۆشی وەکو بەکتریای سەلمۆنێلا کە ئەمە ناو ڕیخۆڵی بڵێن باڵندە و مریشکا هەیە یان کە پاکرێت یان ناو ڕیخۆڵی ئاژەڵا هەیە ئەمانە کە تۆ خانمی بەڕێز یان ئەو چێشتخانەیە کە ئەم ئاژەڵە ئەکرێت یان ئەم پەلەوەرە ئەکرێت ئستا حالیان ڕێکخراوی WHO و ڕێکخراوە جیهانیەکان ئەڵێ گۆشت مەشۆنەوە نازانم ئەگەر بەڕێستان بیستی بێتان ئەڵێ گۆشت مەشۆنەوە هەیە هاوڵاتی هەیە یان کەسمانە ئەڵێ چۆن گۆشت نەشۆمەوە گۆشت کە ئەڵێ مەیشۆرەوە بۆچی ئەڵێ مەیشۆرەوە لەبەر ئەوەی ئەو میکرۆبەی بەو گۆشتەوەیە جا ئەوتمان ئایا پەلەوەرە یان ئاژەڵە کە تۆ ئیشویتەوە لەبەر ئاوەکە پریشکی ئاوەکە هەڵگری میکرۆبەکە بڵاو ئەکاتەوە ئەیاد لە چەقۆکەت ئەیا لەسەر مێزەکەت یا لەسەر کەوانتەرەکەت ئەو کاتە تۆ چیەکەی هی زەڵاتەیەک دروستەکەی دوای پشۆردنەوەی ئەو گۆشتە زەڵاتەکەش تووشی ئەو میکرۆبەی تێچێت ئەو میکرۆبانی کەوتمانۆکو ئیکۆلای سەلمۆنێلا کۆمەڵی بەکتریان بەڕاستەکەی زۆر مەترسیدارن کە بەهۆی شۆردنەوەی گۆشتەکەەوە
ئەچێتە سەر مێزی مەتبەخەکە یان ئەچێتە سەر چەقۆیان بەر قاپەکانەکە بۆی پریشکی ئاوکەوە ئەمەیە لێراکە ئەڵێ گۆشت بە هیچ شێوەیەک مەشۆنەوە بەڵام خۆی وتمان باشترین شێوە ئەوەیە کە گۆشتەکە لەسەر سنگی حاجە شۆرینەکە نەیشۆیتەوە ئەمە زۆر گرنگە و بۆی پریشکی ئەو ئاوە بەر شتەکانی کە نەکەوێت و میکرۆبەکە لە گۆشتەکەەوە بگوازرێتەوە بۆ زەڵاتەکە یان بۆ میوەکە یان بۆ بابەتێکی تر ئەمە زۆر گرنگە کە هاوڵاتی چێشتخانەکان خانمان ئاگاداری ئەو بابەتە بێت. دکتۆر ئاماژەت بە شتێک کرد لە قسەکان تاوتت شێوازی توانەوەی تەندروست ئایا خواردنێک کە پێشتر لە فرلێزەرا هەڵمانگرتووە لە مجەمیدا هەڵمانگرتووە ئێمە پێویستەکە چۆن بیتوێنینەوە دووبارە بەکاری بهێنەوە چ گۆشت بێت یاخود بەرهەمە سەوزەکان بێ وەکو بامی و یاخود هەر بابەتێکی دیکە بێت ئێمە پێویستە چۆن تەعاملی لەگەڵا بکەین. بەڵێ پرسیارێکی زۆر تەندروستەکە ئێمە ڕۆژانە بەرکەوتەی ئەبین بەڕاستی هەموو کەسێک لە ماڵەوە تەبەن چەند شێوازێکمان هەیە بۆ توانەوەی ئەو بابەتانەی کە لە فرێزەران بۆنمە بە تایبەتی باسی گۆشت بکەین. یەک لە ڕێگە تارە تەندروستە چاکەکان چییە؟ دانانێتی بۆ ماوەی چەند سەعاتێک لە ناو سەلاجە لە ناو فێنکەرەوەکانە ئەم جانی تۆ لە فرێزەرانێ گۆشتەکە ئەێنیتە بەشەکانی خوارەوە کە لە بینی چەنایە پلەی گەرمی 0 بۆ 4 پلایە. ئەمە باشترین ڕێگەیە کە تۆ ئەتوانی ئەگەر ڕێژێکی زۆریش بێنیتە دەرەوە سەیری ئەم خاڵە زۆر گرنگە. ئەگەر تۆ 3 کیلۆ گۆشت لە فرێزەرا بێنیتە دەرەوە بتێ بتوێنیتەوە کیلۆیەکی لێ بنیت ئەگەر بینیتە ناو سەلاجەکەەوە ئەمە ڕێگەیەکی تەندروست ئەتوانیت 2 کیلۆکەی تر بەریتەوە ناو فرێزەرەکە ئەمە ڕێگەی یەکەم بۆ توانەوە. ڕێگەیەکی ترمان هەیە کە لە چێشتخانەکانە زۆر بەکارهێنێت چیە ڕێگەی ئەوەیە کە گۆشتەکە یان ئەو سەوزەی کە بەڕێزت لە فرێزەرای هێنێتە بەر ئاوێکەوە ئەیتوانێتەوە ئەمەش ڕێگەیەکی تەندروستە بەڵام جیاوازەکەی چیە لەگەڵ ڕێگەی یەکەمە لە ڕێگەی یەکەمە ئەتوانین بەشی زیاکەی بخێنەوە ناو فرێزەرەکە بەڵام لە ڕێگەی ئاوەکە کە یخێتە ژێر ئاوەکەوە ناتوانین بەشە زیاکەی بخێنەوە ناو فرێزەر تۆ ئەتوانیت هەمووی بەکاربێنی ئەویش بێت تا 4 سعات زیاتر لە ژێر ئاوەکان نەبێت نابێت 4 سعات زیاتر ئەمە ڕێگەی دوم. ڕێگەیەکی ترمانەیە ڕێگەی توانەوەی بە مایکرۆویڤ ئێستا ئەگەر سەیری مایکرۆویڤەکانی ماڵەوەمان بکەین لە ڕێکی دوگمەکەی نووسرا دیفرۆست یعنی چی؟ یعنی توانەوە ئەخێتە سەر ئەو دوگمەیە نەک چون دوگمەی زۆری هەیە یعنی چەند لیڤڵێک هەیە لیڤڵی ئەوەی هەیە بەڵام دیفرۆستەکە بۆ توانەوەی ئەو بابەتێک ئەمانەیە ئەمان ڕێگەیەکی لە 100% تەندروست نییە بەڵام باشترە لە ڕێگەکانی کە بەڵام ڕێگە هەرە مەترسیدارەکە چییە بۆ توانەوەی ئەو بابەتانە ئەوەیە کە تۆ بەداخەوە زۆر هاوڵاتی ئەوە بەکارهێنێ کە تۆ لە مەتبەخا دایەنی تا ئەتوێتەوە لەسەر سنگەکە یا لە چێشتخانەکە دایەنی ئەگەر بەڕێزت ئەندەقەتی بێ زۆر کەس ئەم ڕێگەیان بەکارهێنێ نە سەلاجەکە بەکارهێنێت نە ئاوەکە بەڵام نە مایکرۆڤگەیەر ئەو ڕێگەی بەکارن کە دایەنێ ئەمە زۆر مەترسیادە بۆ چون پلەی گەرمی بەتایبەتی لە هاوینە پلەی گەرمی چیەکە بەکتریا زۆر خێرا ئەکات چون هەموو خۆراکێک بڵێن نڵین میکرۆبی تایە زۆربەی زۆری خۆراکان هەڵگری میکرۆبن بەڵام چین گەشیان نەکردووە عەدەدەکەیان کەمە خۆی کێشەکە لە چیا دروستە بێ کاتێک مرۆڤ تووشی بە نەخۆشیە گوازراوەکانی بۆی خۆراکەوە کە میکرۆبەکە چیە بێ عەدەدەکەی زیاکە تەبەن سیستەمی زیابوونی میکرۆبیش چۆنە بەتایبەتی ئەم باسی بەکتریاکەین لە هاوینە دوو زیاکە بۆنم یەک بەکتریا بێ بە دوو ئەبێ بە 4 بێ بە 8 بێ بە 16 هەتا زیاکە کە ئەگاتە ڕێژەیەکی زۆر بەرز ئەو کەسەکە ئەو خۆراکە ئەخوا یەکسەر تووشە بۆیە ئەڵێن برنج یان فلان خۆراکە کوڵانوتە لە مەتبەخەکە دایمەنێ لە 2 سعات زیاتر بۆ کە زیاتر بوو لە 2 سعات ئەم میکرۆبانە چیان کردووە ڕێژەکان چۆتە ملیۆن کە چۆتە ملیۆن تۆیەکشە تووشی تەسەمومە بێت تووشی ژەهراییبوونە بیکەوەتە بەداخەوە ڕێژێکی زۆر خەڵک سەردانی نەخۆشخانەکانەکە بەتایبەتی لە هاوینە بۆ باسی هاوینەکەی وەرزی هاوینەکەی چونکو میکرۆب بەتایبەتیش بەکتریا ئەمجا ڤایرەس چون خۆتان زانن بەڕستانە زانن ینی چەند جۆرێک میکرۆبمان هەیە ڤایرسمان هەیە بەکتریامان هەیە مشەخۆرەکانمان هەیە وەکو جاردیا یان کەمپیانەتە پاراسایتەکان یا ئەمیبای زەحیریمان بیستووە کە مناڵ تووشێ بیا خەڵک توشێ لە هاینە ئەمانە حەزیان لە کەشی گەرمە بەتایبەتی بەکتریا جۆرێک نەخۆشیمان هەیە حەزەکەم بە فرسەت ێزان باسی بکەم پێوتێت تراڤڵەر دایرە تراڤڵەر یعنی چی یعنی گەشتیار یعنی نەخۆشی سکچوونی گەشتیار یعنی ئێمە هەمومان کە گەشتێکەکەین بۆ شوێنێ بۆ ئەچین بۆ شارێکی ناو کوردستان ناوەرێمی کوردستان ئەچین بۆ وڵاتێکی تر سەیرەکەی نەگەیشتێتە شوێنەکە 2 سعات 3 سعاتە تووشی ئازاری سکەبی دوایەوە تووشی ڕشانەوە بی دوایەوە تووشی سکچوونە بێ ئەمە پێوتێت تراڤڵەر دایرە ئەمە بەهۆی کۆمەڵێک میکرۆبێ وەکو سەلمۆنێلا وەکو ئیکۆلای
وەکو کۆلێرا ئەمانە چی ئەەکەن یان ڤایرسمان هەیە ڤایرسی ڕۆتا ڤایرسمان هەیە ئەم جۆرە میکرۆبانە لە حەزیان لە کەشی گەرم و هاوینە زوو تەبەن بەهۆی چیەوە نەقڵە بێ بۆ ئێمە یان ئەگوازێتەوە بەهۆی ئەو ئاوەی یان ئەو خۆراکەی کە ئەو میکرۆبێتیا کە ئەو بەکتریایەتیا سەرەکەی نەگەیشتە شوێنەکە تووشی کەسەکە تووشی سکچون بووە بەڕاستەکەی هەم گەشتەکەی لێ تێکەچێت لەبەرەوە من ڕێنمایی تەندروستیم بە تایبەتی ئەوانەی گەشتیارن بۆ چین بۆ هەولێرە چین بۆ دهۆک یعنی باشتر وایە ئەو خواردنانە نەخۆین کە کاڵە پلەیەکی گەرمی باشی بۆ بەکار نهێنراوە لە ئامادەکردنیان ئەو خواردنانە بخۆین کە پلەی گەرمی باشی بۆ بەکارنانەوەکو کوڵان یعنی محاولە بکە شتە برژاوەکان مەخۆ ئەو زۆر زۆر گرنگە زەڵاتە مەخۆ ینی تۆ هیچ لێ نایە لە بینی شارێک بۆ شارێکی تر ئەڕۆی زەڵاتەکە بخۆیت هیچ پێویست ناکە یعنی بۆچی چوم لەوانەیە معاملەی حراری بۆ نەکرا میکرۆبەکە بکوژێت خۆی میکرۆبەکە بە چی ئەمرێت بەو گەرمیە ئەمرێت لە ناو ئەچێک کە تۆ لە کاتی ئامادەکردنی خۆراکە بەکارێنی شیشە گۆشت بۆێنێ یان شیشەکە با بێنێت گرمێکی تاواتی نایەتە تەبقەیەکی لە ناو هێشتا کاڵە میکرۆبەکە لە ناوێتی عەدەکەی زیای کردووە سەرێکی تووشی سکچون ڕشانەوە بێ بەهۆی ئەوە لەبەرەوە ئەبێ ئاگادار بین زیاتر تەرکیز خێنە سەر ئەو خواردنانەی کە پلەیەکی گەرمی باشی بۆ بەکارهێنا بە تایبەتیش خواردنە کوڵاوەکە دکتۆر زۆرجە باسەکرێ کەسانی وەکو جەنابتان پسپۆڕی و بوارانە ئەو خواردنانش کە لە قوتونراون قوتۆکە قوپاوە ئەوەش نەچین بەلایە و دوورکەینەوە بۆچی ئەمە پێویستە لێ دوورکەین بەڵێ خۆی وتمان بە هەموو شێوەیەک دوورکەوینەوە لە خواردنەی کە لە قوتونراون لە وەرزی گەرمادایان لە هەموو وەرزەکانە لە هەموو هەرزەکانە ئێمە وەکو لایەنی تەندروستی وەکو لایەنی زانستی ڕێنمایی هەموو هاوڵاتیانەکەین کە بە هیچ شێوەیەک ینی تەرکیز نەخەنە سەر خواردنی لە قوتونرا بەڵام دەرئەنجام ئێمە ینی ناچارین کۆمەڵێک بابەت بەکار بێنین وایەوانە بۆکو دۆشاو تا دۆشاو ئێمە زۆربەی زۆرمان لە ماڵەوە چی بەکارێنین دۆشایەک بەکارێنین لە قوتونراوە بەڵام چ جۆرێکیان باشتر بەکاربێنین چەند جۆرێک خواردنی لە قوتونراومانێ هەمانە لەناو قوتوویەکە کە لە ئاسن دروستکرا وەکو چی ئەوەی لە دۆشاوە هەمانە لە شوشایە ئەتوانین ئەفزەلیت بین بەچی ئەوانەی کە لە شوشە بۆ لەبەرەوەی ئەو مادەی ئەو قوتووی کە دروست کراوە ئەگەر لە شوشە بێت زۆر زۆر تەندروستە بەڵام ئەگەر لە شوشە نەبوو لە ئاسن دروستکرا بوو ئەم ئاسنە بۆی ژەنگ نەکات شتەکە ئەلێرایە پرسیارەکە بۆی ژەنگ نەکات مادەیەکی ڕووپۆشەکەن ینی مادەیەکەن لە ڕووپۆشەکەی دیوی ناوەی بۆچی بۆی ئەو خۆراکەی کە لەناو ئەو قوتوایە بۆ نمە هەمووی زۆربەی زۆری ترشە یان مادەیەکی ئاوا ترش کراوە یان سرگە بۆی ئەو مادە خۆراکیە کارلێک نەکات لەگەڵ چیە لەگەڵ قوتۆکە یان ڕووپۆشیەکەن بە مادەیەک ئەم مادەی پێوتێکی BPA بیسفینۆڵ ئەی ئەم مادەیە لە جیهانە قەدەغە کراوە لە هەنێ وڵات قوتوویەک ئەوەی پێوە بێت هەر ناڵن قوتۆکە داغڵی وڵاتەکە بێ بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە ئەو ئیجراعاتە نییە قوتۆکە ئەم مادەیە کە پێوەیە بۆی ڕووپۆشکراوە بۆی کارلێک نەکە ئەگەر ئەو پرسیارەکەی بەڕێزدەوەی ئەگەر قوتۆکە قوپا بوو بەکارێنێت کە ئەقوپێت ئەڕوشێت ئەو مادەیە کە ڕوشا تێکەڵی چیە بێ خواردنەکە ئەبێ ئەم مادەی بیسفینۆڵ ئەیە کە تێکەڵی خواردنەکە بوو چیەکات لەگەڵ خواردنەکە کەین بەکارێنێتە ناو لەشمانەوە بە مروری زەمن چێکە عەفو تووشی کۆمەڵێک نەخۆشیمانەکایەک لەو نەخۆشیانە ئەبێت هۆی بڵێن شێرپەنجە لە کەسەکە تابەن ئەمە یەکێکە لەوە دووەم ئەبێتە هۆی نەزۆکی یعنی کۆمەڵێک راپۆرتی زانستی هەیە کە ئەڵێ بیسفینۆڵ ئەی ئەبێتە هۆی نەزۆکی تەمەنە بەداخەوە ئەم نەخۆشیانەش یان ئەم کێشە تەندروستیانە بابەتێک نییە وەکو سکچوونەکە بڵین لە ماوەی چەند سەعاتێکا لێ دیاری ئات و فریای خۆمەکەوم کاتێک لێ دیاری ئات تۆ چارەسەرت زۆر زۆر قورسە بەڕاستەکەی دەست خۆش بێت زۆر سپاس بۆ دکتۆر کامەران قەرەداخی مامۆسای زانکۆ پسپۆڕی سەلامەتی خۆراکە لەگەڵمانەوە سپاس دەکەین دەست خۆش بەڕێستان دەست خۆش بێت